کۆڕۆنا لە کوردستاندا ئێستا لە هەڵکشانی دووەمی شەپۆلی یەکەمدایە ئەوەی ڕووەدا من پێم وانە ئەمە شەپۆلی دووەم بێ شەپۆلی دووەم لە ئەکرێت لە وەرزێکی تر و ڤایرۆس بە شێوەیەکی تر خۆی بگۆڕێت و ئەگەریش هەیە بەهێزتر بێت ئەوەی کە پێشبینیەکان وا دەرەخەن لە پاییزدا دم ناوچەی لە پاییزدا شەپۆلی دووەم سەر هەڵبدا بەڵام ئەوەی ئێستا ڕووەدا هەڵکشانی دووەمی شەپۆلی یەکەمە لە شەپۆلی یەکەمدا ئەو ڕێکارە توندانی بەرەو حکوومەت و هاوڵاتیان پابندبوونیان بە ڕێکارەکان جێبەجێ کرا وای کرد تاخیربوون و کۆنتڕۆلکردنی بارەکەی ئەنجامی ئەم ڕێکارانە بوو بەڵام کە لەگەڵ شلکردنەوەی ڕێکارەکانی حکوومەت و تا حدێک هاوڵاتی پابندبوونی شل کردەوە بە ڕێکارەکانی خۆپارێزی وای کرد کە هەڵکشانی دووەم ڕووبدا. ئەم هەڵکشانە لە زۆر وڵاتاندا ڕووی داوە و ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداری داوەتە وڵاتەکان کە ڕێکار شلکردنەوە بە شێوەیەکی خێرا و پابندنەبوونی هاوڵاتیان واکە شەپۆلی هەڵکشانی خێرای دووەم ڕووبدات هەروەک ئەوەی لە کوردستاندا ڕوئەدات بەڵام پێم وایە تا ئێستا لە ژێر کۆنتڕۆلدایە و ئەکرێ کۆنتڕۆل بکرێت ئەمەش بە زۆر ڕێکار هەیە ئێستا لە جیهاندا وەکو مانگی یەکەم نییە ئێستا زۆر ڕێنمایی زانستی و تەکنیکی تر هەن کە ئەکرێ حکوومەتی وڵاتان جێبەجێ بکەن بۆی ڕوبەڕووی هەڵکشانی دووەم ببنەوە. ڤایرۆسی کۆڕۆنای نوێ نەخۆشیێکی کۆمەڵگاییە واتە نەخۆشی بۆ کۆمەڵگا ترسناکە ئەکرێ لە هەفتەیەکدا کۆمەڵگا زۆربەی توش بێت بۆیە ئەمە مەسوولیاتی تاکێک زیاترە هەر ئەوە نییە بڵێ من نەخۆشی شەکرەمە و تەواو من بەرپرسم لە تەندروستی خۆم هاوڵاتی بەرپرسیارەتی تەندروستی خزم و کەس و برادر و کۆمەڵگەشی لەسرە بۆیە گەر تۆ گەر هاوڵاتیەک لە تەندروستی خۆی بێباکە گەر هاوڵاتیەک مەترسی ئەوەی نییە بڵێ من کۆڕۆناشە گرم و ڕەنگە هەستیشی پێ نەکەم یان تەمەنی گەنج بێت ترسی لەوە نەبێت کە بیکوژێت کە ئەگەرچی گەنجەکانیش بەشک لە گەنجەکانیش بە کۆڕۆنا بنە قوربانی بەڵام ئەگەر ئەم ترسانی نەبێت بەڵام تۆ بەرپرسیارەتی ئەوەت لەسەرە کە تۆ تووشی کۆمەڵێک کەسی تر نەکەی کە بەواستەی تۆ نەبێتە هۆی ئەوەی کۆمەڵێک قوربانی لێ بکەوێتەوە بۆیە ئەبێ هەست بەم بەرپرسیارەتی بکەین کە نەیگوازینەوە ئەمە بەرپرسیارەتی خەڵکی ترە لەسەر شانی ئێمە و هەر ئەمە شوامان لێکا بەندبوونی هاوڵاتی بۆی تووشی قەدەغەی هاتوچۆ نەبینەوە کە ئەمە ئەرکی کاریگەری نەرێنی لێکەوتی نەرێنی لەسەر هاوڵاتیان لایانی دەرونی و لایانی گوزرانی هاوڵاتیانەکە بۆیە پابندبوونی هاوڵاتیان بەڕێنماییەکان بە دوورکەوتنەوە لە گردبوونەوەکان بە بەو ڕێکارە ئاسانانەی بەو ڕێکارە خۆپارێزی ئاسانانی کە دەکرێت ڕۆژانە جێبەجێ بکەین بەدەشوشتون و هەندێک ڕێکاری زۆر ئاسان هەیە ئێمە ئەتوانین تا حدێکی باش ڕێگری لەم ڤایرۆسە بکەین ئێستاش ئاماژە لە جیهان بەوە ئەکرێت کە گەورەترین چەک لە زدی ئەم ڤایرۆسە ئەم ڕێکارە خۆپارێزەی سەرەتاییانەیە وەکو دەستشوشتن وەکو لێک دوورکەوتنەوە کە زۆربەی زۆریان جێبەجێکردنیان ئاسانە بۆیە هەر ئەم ڕێکارانە وامان لێکا گەر ئێمە قەدەغەی هاتوچۆمان لا ناخۆش بێت کە بارێکی قورس بەسەر ئێمەدا بهێنێت هەر ئەم ڕێکارانی وامان لێکا لە قەدەغەی هاتوچۆش دوور بێت. کەرتی تەندروستی و سیستەمی تەندروستی لە هەرێمی کوردستان پڕە لە بۆشایی خزمەتگوزاری بۆیە ینی لە توانای ژێرخان لە ژمارەی پزیشک و کارمەندان لەمانە هەموو نەقسی هەیە ناتوانێت وەکو ئیتالیا وەکو ئیسپانیا وەکو وڵاتە پێشکەوتووەکان بەرەنگاری کۆڕۆنا بێتەوە بۆیە خۆپارێزی بۆ ئێمە باشترە لە توانای سیستەمی تەندروستی دانیە ئەگەر بێ هاوشێوەی ئیتالیا و ئیسپانیا و ئەمریکاوانی لێبێت کە ئێمە تەحملی ئەم ژمارە نەخۆشیە بکەین بۆیە ڕەنگە ژمارەی مردن ئەگەر بگا بە هەزاران و 10,000 و 20,000 و ئەوانە سیستەمی تەندروستی بەرگە ناگرێت لەو کاتێک کە بەرگە ناگرێت ژمارەی یان ڕێژەی مردن بەرزە بێتەوە چونکە کە تۆ تەختی نەخۆشخانەت بەرنەکەوێت کە تۆ تەختی چاودێری سرت بەرنەکەوێت ئەوانە خوا نەخواستە لە ماڵەوە ڕەنگە گیان لە دەست بدەن بۆیە ڕێژەی مردن ڕەنگە لە وڵاتانی ترش بەرز بێتەوە چونکە ژێرخانی تەندروستی لە کوردستان زۆر بەهێز نییە و هاوشێوەی وڵاتانی تر نییە بۆیە ئەبێ زیاتر بنچینەکەمان بکەینە بنچینەی خۆپارێزی ئەبێ ئەم خەتە زۆر بەهێز بکەین